لەبارەی ناوزڕاندن و شکاندنی شکۆی پێشمەرگە بۆ بانگەشەی هەڵبژاردن و موزایەدەی سیاسی چی دەڵێیت؟ پێشمەرگە ماوەی 100 ساڵ زیاتر دەبێتن هەوڵ دەداتن کە ببین بە خاوەن وڵاتێک و ئازا چ بە خوێن بێ چ بە بەرگریکردن بێ بە هەم شێوەیەک هەوڵی خۆیدایە. ئێمە وەکو کورد وەکو گەنج لە هەموو بوارەکان لە هەموو چنی توێژەکان دەبێت پاڵپشتی پێشمەرگە بکەین. پێشمەرگە ڕەمزی کوردستانە، سەرکەوتنیش هەر لە ژێر دەستی پێشمەرگەیە. ئەو کەسێک کە موزایەدە بە دەنجی پێشمەرگە دەکات ئەو کەسە تێنەگەیشتووە لە ژیانی، هیچ کاتێک ئاگادار نەبوو کە پێشمەرگە چی کردیەوە، کە ژیانی پارێزراوە بە واستەی پێشمەرگە، کە ژیانی پارێزراوە، منداڵەکانی پارێزراوە، خانەوادەکەی پارێزراوە. ئەوەی موزایەدە بە دەنجی پێشمەرگە دەکات لە بۆ دەنگدان لە بۆ هەر شتێک ئەوە ئاگادار نییە لە ژیانی پێشمەرگە. پێشمەرگە خۆی بەخت کردێ لە پێناوی تو. پێشمەرگە هەردەم ژیانی خۆی لە پێشە تودانایە، پێویست ناکات و موزایەدەی پێ بکەیت. هیوادارم ئەوانەی وشەی پێشمەرگە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاردێنی یان چاویان لەوەیە کە پێشمەرگە لەکەدار بکەن، یعنی هەر بە ئەوە ئەو ئەمنیەت و ئاسایشە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە هەر ئەوە بینە بەرساوێ. هیوادارم چیتر و چیتر لە بانگەشەکانی هەڵبژاردن ناوی پێشمەرگە نەیە. پێشمەرگە تاکو ئێستا بە هەزاران شەهیدی داوە لە پێناو سەرخستنی گەلەکەمان، لە پێناو پاراستنی خاک و نیشتیمان. بۆیە ئەوانەی سوکاتی بە پێشمەرگە دەکەن ئەوانە تێنەگەیشتوون